لەلایەن چەند گەنجێکی خۆبەخش لە شاری سلێمانی گروپێکی تایبەت بۆ هاوکاری ئەو کەسانەی کە بێپەنان یاخود هیچ لانەیەکیانە لەسەر شقامەکان دەمێننەوە بە ناوی دەستەی پەنا پێکێنرا. لە یەکەم ڕۆژی ڕاگەاندنی گروپەکەشدا چەندین کەسایەتی و هونەرمەندانی شارەکە پاڵپشتی خۆیان بۆ گروپەکە ڕاگەاند تا بتوانن هاوکاری ئەو کەسانە بکەن کە پەنایەکیان نیە لانەیەکیان نیە و بێسەرپەرشتن. ومن هیوادارم ئەو حاڵەکەی ئێمەکە ئەو ذکراوە ئەڵەی ذکراوەکەی يعني بقى سويت اشتغل او فورمي هم نتورك هم كومبيني ئەمڕۆ من و هاوڕێیانم ئەندامانی دەستەی پەنا کۆبووینەوە و یەکەم کۆبوونەوەی خۆمان کرد و دەستەکەمان ڕاگەان لە شاری سلێمانی. هەڵبەتە ئەندامانی ترمان هەیە لە شارەکانی تری کوردستان، بەڵام ئەمڕۆ لێرە تەنیا لە شاری سلێمانی ئەندامەکانمان ئامادە بوون. بە هاوکاری و پاڵپشتی بەشێک لە هونەرمەندان و ڕۆشنبیرانی شارەکە کە پاڵپشتێکی معنەوی بن بۆ ئێمە و بۆ تاوی ئەندامەکانی تر، ئەمڕۆ توانیمان یەکەمین کۆبوونی خۆمان ساز بدەین و دەستەکەمان ڕابگەێنین. ژمارەیەک دروست بێ هەیەک لەسەرەوە دەستەیەک بەڕێوەبردن بێ ناوی نانی ڕێکخراوە کاکشوانوتی. ئەم جۆرەکەی چانە ڕایگشتی لەسەر دروستێ بەڵام لەگەڵ شاری جەبارێکی هاوکاری معنەوی بۆشایەتی تۆری دروست کردووە مەسەلەی ئەوەی کە ئێمە وەکو دەستەی پەنا کە تازە ئەو بیرۆکەیەمان بۆ هاتووە شوێنێک دروست بکەین یان یارمەتی دەربین، ئێمە خۆمان خۆبەخشین، جارێکی شوێنێک نییە، وەکو دەستێکی خۆبەخش کە یارمەتی و کەسانە بێ کە سۆزی دەرونیان پێویستە کە لەسەر جادەکانن کە پێویستیان بە یارمەتیەکە. سەرەتا تەنها ئەومان کردووە پێشتر کە لە کەیسی هێرۆ دەستمان پێکرد، ئێمە تەنها وەکو یارمەتی هێرۆماندا کاتێ بردمان بۆ خستەخانەکان لەوێ هیچ شوێنێک نەبوو وەریگرێ، پێویست بۆ بوو یەکێک لە لای بێت، بۆیە ئەو بیرۆکەیەمان بۆ هات کە شوێنێک بدانین کۆمەڵێک گەنج بێ، گەنجی خۆبەخش کە بتوانین کاتێک ئەم کەسانە تووشی شتێگە بن نەخۆشیەک ئەبێ لە خستەخانەکان وەکو یاریدەدەرێک لەگەڵیان بن یارمەتیان بن. لەسەرەتا ئێمە هێشتا بەتەواوەتی لۆگەکە یەکتری ناناسین، بەڵام مادەم لیستەکەمان هەیە بۆ ئەم کارەکە ناتوانین ڕەنگە لە داهاتوە ئەم کەسانەی کە هیچ لەگەڵ ئەم کێسانە بۆ لەسەر معانات دیسانەوە معانات و ئازاری خەڵک پێت حتى لو كنت اكتيفيتي شغال ساعه كده اوكي بس